بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم سڵاوتان لێبێ بەیانتان باش بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خێشی بۆ ئومێدیەوەی لە ئارامی و لە کامەرانی دابین. سپاس بۆخوا کە دەرفەتێکی ترمان هەبوو لەگەڵ هاوکارم داریار نورەدین پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان لە پەیامەوە پێشکەش بکەین. سڵاوتان بێ بینەرانی عزیز، هیواخوازین تەندروستێکی باشتانە بێت و دوور بن لە هەموو دەرد و بەڵایەک. خۆشحاڵین جارێکش لە بەرنمەیەکی نوێ داهاتینەوە خزمەت ئێوێ عزیز. ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون، دەخوازین لەگەڵماندا بمێنەوە بۆی سوود لە تەواوی تەوەرەکان و بەرنامەکانی ئەمڕۆمان وەرگن. ئەمڕۆ لە تەوەری یەکەمدا باز لە پرۆژەکانی سۆمای چاوان دەکەین کە ڕێکخراوێکە سەر بە خوشکانی کۆمەڵی ئیسلامیەوە. ئەوان لە ساڵانی 2007 تا ئێستا خزمەت بە چینی بێباوکان دەکەن و لە ئێستاشدا کە لەم زروفی ئێستایەکە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆتەوە چەندین ڕێکخراوی دیکەژەیە لە هەرێمی کوردستاندا کە خزمەت بە ئاوڵاتیان دەکەن و لە تەوەرەی دووەمیشدا باز لە چۆنێتی وەرگرتنی ئەو پشکنانە دەکەین کە لە هەڵەبجەی شەهیدەوە دەکرێت بۆ نەخۆشەکان و چەندین راپۆرت و زانیاری دیکەمان بۆ ئامادەکردوون. دەخوازین سەرجەمیان جێگەی ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بەڵێدانیار بەهارە و ئەگەری بارانبارین زۆرجار هەیە و نییە و ئەوانە با بڵێن پێشبینیەکانی کەش و هەوا گەرچی ئێستا هاوڵاتیان لە ماڵەوەن و ناچنە دەرەوە، بەڵام تۆزە چاو لەسەر پێشبینەکانی کەش و هەوا هەیە. بزانین پێشبینەکانی کەش و هەوا بۆ ئەمڕۆ خۆرەتاوە بێ یاخود هەوری لەگەڵە و ئەگەری بارانبارینیش هەیە یان نییە. لە تەوەری یەکەماندا باز لە پرۆژەیەکی خێرخوازی سۆمای چاوان دەکەین. زۆرن ئەو پرۆژە و ڕێکخراوانەی کە کاری خێرخوازی دەکەن بە تایبەت لە ئێستاداوە. سپاس بۆخوا چەندین لایەن و چەندین کەسانی خێرخواز لەم فترەدا خزمەتێکی زۆریان بە هاوڵاتیان کردووە بۆ پێی کە زۆرێک لە هاوڵاتیان ئیشک شوکاریان لەدەستداوە یاخود موچەخۆر و موچەکەی دواکەوتووە. ئەمانە زۆر خزمەتێکی باش بوو لەم زروفەی ئێستاداوە. ئێستاش بەرپرسی ئەفو پرۆژەی سۆمای چاوان کە سەر بە ڕێکخراوی خوشکانی ئیسلامیان لێرە میوانە مامۆستا بەیان. مامۆستا یان زۆر بەخێر بێ. مامۆستا بەیان بەخێر بێن. مامۆستا کار و پرۆژەی ئێوە لە چی پێک دێت لەم پرۆژەیەدا؟ سەرەتا بەنای خوای گەورە و میهرەبان دەستخۆشتان لێ یەکەم بۆم دەرفەتە. بەڕاستی لە هەموو کات و سەردەم و زەمانێکە کاری خێرخوازی هەر کراوە، بەڵام جاری وا هەبووە ئەو کارە بڵێ ئاسان بکراوە، جاری وا هەبووە قورسە. بۆ ئەم کاتی ئێستامان بەڕاستی کاری خێرخوازی کارێکی گران بوو، قورس بوو، چکە لە ڕاستیە ئێمە کاتی دەست بەکاربوونمان لە کاری خێرخوازی سۆمای چاوان لە سەرەتای 2007ەوە کە
کاری خێرخوازیەکەین هاوکاری مناڵانی بێ باوکەکەین ئەو مناڵانی کە باوکیان لە دەست داوە بێناز بوون لە نازی ئەو باوکەیان کە بەڕاستی هەر ماڵە باوکیتیانە بێ کوژاوەیە ئێمە هەوڵمان داوە کە بتوانین کلێنێکی بچووکی ژیانی ئەو مناڵانە پڕکەینەوە ئەم کلێنەش لە ڕێی خێرخوازانەوە دیارە ئێمە وەکو پرۆژەیە کە تەقدیمی خێرخوازمان کردووە خێرخواز دەستیان خۆش بێ بەڕاستی لە هەموو شوێنەکە کاری خێرخوازی ئەکرێت بەڵام کاری خێرخوازی لە یەکێکەوە بۆ یەکێکی تر جیاوازە لە کۆمەڵێکەوە بۆ کۆمەڵێک تر جیاوازە ئەم کاری خێرخوازی ئێمەی کە ئەومان لێ هاتۆ بیکەین ئەوەیە کە هاوکاری مناڵی بێ باو بکەین وەکو پێغەمەی خوا سەڵا عەلەیهی لەمە فەرمێ ئەنا وەکافیل اليەتیم فی الجەنە کە هاتین ئێمە لەسەر ئەو بڵێ لەسەر ئەو بیرۆکەیە ئەم کارەمان کردووە هەروەها کاری خێرخوازی بە تایبەتی بۆ مناڵی بێ باوک ئەبێت تەنها نێتەکە بۆ خۆی گەورە بێ دیارە ئێمە وەکولانی دینیەکەی نێتمان ڕەزامەندی خۆی گەورە بە دەستێنانی ڕەزامەندی خۆی گەورە چونکە هیچ شتێک بۆ ئێمە دەسەبەر نابێت لە دنیا تەنها ئەجرەکەی لە قیامەتە ئینشاڵڵا چاوەڕێیەکەین هەروەها ئاسوودەکردنی وجدانمان بەڕاستی یعنی تۆ سیرەکەی مناڵێکی بێ باوکەیە پێداویستی زۆری هەیە تۆ لێ لە ماڵەوە دانیشتووی هیچ هاوکاریکی ناکەی یاخود بەدەمیەوە ناچی وجدانی ئینسان قبولی ئەوە ناکە بەڵام ئێمە وەکو ئەم پرۆژێمان دروست کردووە کوڕێکخراوی خوشکانی ئیسلامی کاری لەسەرەکەین هەڵقوڵاوی ناو خوشکانە بەڕاستی چونکە لەوە چێ ئافرەت بزانێ لە دەستدانی هاوسەر چەند زەحمەتە لەوە چێ پیاوێک خۆی نەزانێت چکە خۆی لە ژیانایە لەوانێ مناڵی بێباوک ببینێ زۆر ئەو دەرگ بەوە نەکە بەڵام ئافرەتێک کە باوکی مناڵەکانی لە دەستداوە مناڵانە هاتوونەتەوە باوشی ئەم ئەبێت هەم باوک بێ هەم دایک بێ بۆیان ئەمە بەڕاستی خوشکان دەرگ بەواکەن واتە مامۆستا بەیانەتەوێ ئەو بڵێ کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە پرۆژەی سۆمای چاوانی ڕاگەیان وەکو بەڕێستانتان لە ساڵی 2007ەوە پرۆژەی سۆمای چاوەتان هەیە بۆ مناڵانی با بڵێن بێ باوک یاخود بێناس بێگومان دایک هەم دەبێ هاوسەرەکەی لە دەستداوە هەمیش دەبێت دیسان بێتەوە باوک بۆ مناڵەکەی دیسان مناڵەکەش هێتیەوە ئەم پرۆژەیە وەکو ئەوەی کە خوشکانی ئیسلامی کوردستان ڕێکخراوێکە بەدەمەوە هاتنی ئەو لایەنانەی کەوا ئێوە با بڵێن تەنسیقیان لەگەڵ دەکەن بۆی خێر یاخود هەر لایەنێک خواردن بێ مادە بێ جلوبەرگ بێ بەدەمەوە هاتن تا چۆنە لەگەڵ ینی با بڵێن چۆن بەدەمەوە هاتنیان هەیە لەگەڵتانە وەکو باسم کرد ئێمە لەوە سێ تەوەرە یەکەمیان ڕەزامەندی خی گەورە دووەمیان ئاسوودەکردنی وجدان سێمیشان بەدەستێنانی متمانە یعنی ئێمە سواز بۆ خی گەورە لە 2007ەوە کەم کاراکەین متمانی تەواومان بەدەستهێناوە سواز بۆ خی گەورە چونکە ئامانەتی خەڵک وەکو خۆی ئەگەێنین بە دەستی ئەو بێ نازانە تا ئێستا ینی تووشی هیچ تێگیرانێک نەبووین لەبەر ئەوەی کە ئێمە وەکو ئافرەت کارەکەین ئەمانەتی خەڵکمان وەکو خۆی گەیاندووە ئەو کەسانش کە بەدەممانەوێن بەڕاستی سوپاسی خی گەورە پاشان ئەو خێرخوازاناکەم کە لەم شارە خۆشەویستەیە بەدەممانەوەن یعنی تا ئێستا ئەوە نەبووە بڵێ مانگێک وەستان هەبێت لە کارەکەمانە یعنی هەر بەردەوام بووە چونکە خەڵکانێکی زۆر حەزیان بە خێرە حەزیشەکان خێرەکە چۆنەڵی ینی دڵنیا بن لە گەیاندنەکەی ینی ئێمە سواز بۆ خی گەورە وەکو خۆی بۆیانە گەیەنین ئێمە وەسیلەیەکین بۆ گەیاندنی خێری خێرخوازان ئەو بەخشەرانە بەو دەسە بێ نازانە یعنی تا ئێستا سواز بۆ خی گەورە بۆ شێوەیە کردومانە و خەڵکێکی زۆریش بەدەمانەوەیەن و هەروەها داوای خواردن بکەین بۆمان ئامادەکەن و لەگەڵەوەشە نزیکی 200 بۆ 250 مناڵ کافیلی تایبەتی خۆی هەیە ماگانە کەفالەتیەکە بەڵام پاریانە درێتێ بەڵام ئەم بارودۆخە کاتۆتە پێشەوە لە کاتی بێموچەیشە ئێمە نەوەستاین سپاس بۆ خۆی گەورە هەر توانیمانە ئەو بڕێکە بۆیان دیاری کراوە بیگەینە دەستیان ئێستاش ئەگەر باسی ئێستا بکەین بەڕاستی تۆزە زەحمەتە گەیاندنی ئەو هاوکاریە بەدەستیان بەڵام وەکو زەحمەت بێت ئەرکەکە لەسەر شانی خۆمانە مەبەست لە زەحمەت لەوەیە مەسەن ڕێگیراوە ستافەکەت لە بەردەسانیە لەو لەو بوارۆگین ئێستا ئێمە سواز بۆ خۆی گەورە ڕۆژانە پەیوەندیمان پێوە کرێ ئێمە ستافێکین ئەم کاراکەین ئەڵێ ئەو هاوکاریە چۆن بگەێنم ئەڵم بیوەستێنە هەتا ڕێگەوبانەکرێتەوە چکە بەڕاستی ناتوان ئێستا ئێمە خۆمان کە هاتیینە ئێرە بە چەند فلتەرە تێپەڕین هەتا گەشتینە ئێرە
لەبەرەوە ینی ئەگەر نەشی گێنن ئێمە وەسیلەمان هەیە بۆ گەیاندنیان تیمەکەمان هەتا ئەم ڕۆژانی پێشوو توانیوێتی ئەو هاوکاریانە بگەێنێتە دەستی ئەو مناڵە نازدارانە چۆن ئەو ڕێکخراوەتان هەبوورە لە تەواوی شار و شارۆچکەکان لقی هەیە بەڵێ ئەم پرۆژی سۆمای چاوانە سەرەتاکە لە ساڵی 2010ەوە بۆ یەکەم جار لە سلێمانی دەست بەکار بووین ستافێکین هەڵساین بە دروستکردنی پرۆژێکی ئاوای خێرخوازی بەڕاستی مناڵی بێباوک ینی ئەبێ خەڵک هەبێ لای لێ بکاتەوە چکە لەوانەیە زۆر کەس هەبێ بڵێت مناڵی بێباوک خەڵک زۆر یارمەتیە بەڵام من بڵێم خەڵک یارمەتیە تۆ بڵێ خەڵک یارمەتیە ئەی کێ ئەو کەسێکی یارمەتیە لەبەرەوە ئێمە نەوەستاوین ئەو کارەمان کردووە دوای ئەوەش تەشەنەی کرۆ بۆ شارەکانی تر لە هەولێر هەمانە لە ڕانێ هەمانە لە هەڵەبجە هەمانە لە چەمچەماڵ لە هەموو شوێنەکانە پرۆژی سۆمای چاوان هەیە و کاری خۆیەکە بەڵام بە پێی سنووری جوگرافیا ئەگۆڕێت لە شوێنێکە و بۆ شوێنێکی تر ئەیتر جاری وایە لە بەعزە شوێنێک کەمە لە بەعزە شارێک زۆرە بۆ شێوەیە مامۆستا بەیان بێگومان ڕاستە کۆمەڵێک ڕێکار گیراوەتە بەر لە هەمبەر ڕوبەڕوونەوەی کۆرۆنا ڤایرۆس بازاڕەکان داخراون جادەکان گیراون ڕەنگە بە پێچەوانەوە هیچ کاتێک بەخەم ئەم کاتە مناڵانی بێباک بە تایبەتەوانی لە ڕووی مادیەوە با بڵێن کەم دەرامەتن پێویستیان زیاتر بە خواردن بێ یاخود بۆ پێداویستیانە بێکەوە ئێوە پرۆژەی سۆمای چاوانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان هەیەە بۆچی هەرچەنە ئاماژەت بەوە کرد کە پرۆژەکەشتان یعنی گەیاندەکانتان هەرا بووە بەڵام بۆ لینکێک لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان دروست ناکەن کە ئێوە پرۆژەیەکی خێرخوازین و حکوومەتیش خۆی دەبێت کاراسانی بۆ بکەوەی پێشی خۆش بێ کەوا ڕەنگە لە گەڕەکێکی شار لە قەراق شار لە شوێنێک کەوا ماڵێک هەبێ پێویستی بە هاوکاری بێ و هاوکاری ژایەوە هەبێ بەڵام لەبەرەوەی ڕێگانیە بیگەن لە کاتێک ئەویش پێویستێتی لێرەش هاوکاریەکە کەس ئیشی پێی نییە هیچ هینێکتان کردووە بۆی بتوان کاراسانیتان سەرەتا پێش ئەم دوو ڕۆژە یعنی ڕێگەوبان بۆ شێوێ نەبووە ئاین ڕێگە پێدراوە ئەو تیمانە سەردانی ماڵەکان بکەن ئێمە ئەومان کردووە سواز بەخوای گەورە نزیکەی 300 ماڵ کە کاسەی بڵێ سەبەتی خۆراک کە بریتێ لە هەموو ئەو خۆراکانی ڕۆژانە بەکاردێ هەر لە برنج و ڕۆن و دۆشا و فاسۆلیا و شەکر و چاو ئەوانە هەمووی ئامادە کراوە لە ڕێی خێرخوازانەوە ئێمە 100 بەش لە ڕێی کۆمپانیای قەیوانەوە زۆر سپاسیانەکەین دەستخۆشییان لێکەین کە کارتۆنێکی گەورە بوو پڕبوو لە خواردنی وشکە کە حسەیان بۆ 100 ماڵ لە ڕێی کۆمپانیای قەیوانەوە 100 حسەی تر لە ڕێی خێرخوازێکی ترەوە 100 حسەی تر لە ڕێی خێرخوازێکی ترەوە کە پەیوەندیمان پێوەکەن ئەڵێ ئێمەوە نەمان بەش هەیە بیگەن بۆ ماڵانە ئێمەش تیمان هەیە سوپاس بۆ خۆی گەورە دەستخۆشییان لە یەکەم زۆر ماندوو بوون بە سیارە هەیە بە سیاری تایبەتی خۆی کە کاری خێرخوازیە ئیتر ڕێگە پێدراوە گەیاندویانەتە ئەو ماڵانە یەک بە یەک هەر ماڵە و لە گەڕەکە ینی ئەوە نی ئێستا ئێمە بچین بە سەر گەڕەکێکا دابەشی بکەین نا ئەو ناوی لە بەردەستمانە ئێمە ئەو لیستەمانیاوەتە دەست ئەو خێرخوازە ئەو بۆ لیستە بۆی نردوین لەبەرەوە نابێ حەقیەکێ بین بە حەقیەکێکی تر بەو شێوەیە گەیاندومانە هەر گەڕەکەی لەوانێت دوو کەسی تیا بێکە سنووری سۆمای چاوان بوو بێ زۆر باشە خەتمان لەگەڵمان مێنرەوە پێما بێ چەند دیمەنێکی شاری سلێمانی با ببینین دوای قەدەغی هاتوچۆیە با بزانین لە ئاسمانەوە چەند دیمەنێک پێم وابێ ئەگەر هەڵە نەبم لە ئاسمانەوەیە بزانین ڕاستەوخۆ ئێستا ڕێوشوێنەکانی قەدەغی هاتوچۆ لە سلێمانی چۆن چۆنیە بەڵێ بینێنان وەک دەبینن هاوکارانم دەیانەوێت کۆمەڵێک دیمەنی ڕاستەوخۆی شاری سلێمانی کە لە سەروبەندی قەدەغی هاتوچۆ بە تایبەت لەو 48 کاتژمێرەی کەوادانراوە ڕێگاکان بە شێوازێکی زۆر با بڵێن تایبەت چۆڵ کراون هێزە ئەمنیەکان زۆر ڕێژوێنێکی ئەمنی تونند و تۆڵیان گرتووەتە بەر وەک دەبینین جۆرێک لە جۆرەکان شار چۆڵێکی پێوە دیارە بە تایبەت شەقامەکان ئەمانە دیمەنێکی ڕاستەوخۆی ئێستای شاری سلێمانین کەوا لە ڕێگەی فڵایکامەوە بۆی وێ ئازیز دەگوازرێتەوە. لە دوێنێ لە کاتژمێر 12 پاژنیۆڕەوە هێزانیەکان و تەواوی هێزەکانی هاتوچۆ سەرجەم شەقامەکانی شاری سلێمانی بڵاو پێکراوە کاریان کرد بۆ ئەوەی کە ڕێگری لە هەموو هاتوچۆیەکی ئۆتۆمبیل و پیادەش
بکەن و داوایان کردووە کە هاوڵاتیان بەی شێوەیەک لە ماڵەکانیان نێنە دەرەوە بۆی بەرەنگاری بڵاوبوونی ئەو ڤایرۆسە بینەوە بۆ پێی کە لە ئێستادا ڕۆژانە زیاتر هەڵگری ئەو ڤایرۆسانە تۆمار دەکرێت بۆیە زۆر گرنگە کە لە ماڵەکانماندا بمێنینەوە بۆ پێی پشتیوان بەخوای گەورە ئەو ڤایرۆسە بڵاو نەبێتەوە و کەمترین هەڵگر یاخود توشبوانی ئەو ڤایرۆسە تۆمار بکرێت. بڵێ دانیار وەک دەبینی شەقامەکانی سلێمانی زۆر چۆڵیان پێوە دیارە ئەمەش نیشانەی پابندبوونی هاوڵاتیانە بە ڕێنمایەکانی هاتوچۆ و هەروەها گرنگی و ڕۆڵی لایەنە پەیوەندیدارەکان لە هەمبەر ڕێگریکردن لە هاتنەوەی هاوڵاتیان شوانە ئێستا لە ئێستادا سەرجەمارکێت و نانەوەخانەکانیش داخراون و وەک پارێزگاری سلێمانی ئاماژەی پێکرد دوای ئەم 48 ژمێرە دووبارە ئەو مارکێتانە یاخود ئەو نانەوە و سەمونخانانە دەکرێتەوە بۆی هاوڵاتیان بتوان پێداویستی خۆیان دابین بکەن ینی لەبەرەوەی کە هیچ مەترسیەک لەو بارەیە لە ئارادا نییە تەنها ئەم 48 کاتژمێریان پێویستە کە هیچ ناو بە شێوازەی لە شێوازەکان ڕێگری بکەن لە زیادبوونی توشبوانی ئەو ڤایرۆس. بەڵێ بینەران وەک دەبین ئەو دیمانانە دیمەنی ڕاستەوخۆی ئێستای شاری سلێمانین لە سەروبەندی قەدەغەی هاتوچۆدا شار بە تەواوەتی زۆر چۆڵە هاتوچۆ ناکرێت. بەڵێ عزیزان شەقامەکان لە ئێستادا چۆڵن و قەدەغەی هاتوچۆ جێبەجێ دەکرێت و ڕێگە بە هیچ ئۆتۆمبیلێک نادرێت تەنهاوانە نەبێت کە ڕێگەیان پێدراوەوە لە ئێستادا لە ئەرکدان لە ئێستاشدا بە شێوازێک لە هەنێک با بڵین ئەینی ئەمنی کە لەسەر بازگی ئەمنی لەسەر شەقامەکان دانراون و داخەوە زۆرجار ڕێگەش لە دەستگاکانی ڕاگەاندن دەگرن داواکارین ئەوە نەمێنێن بۆ پیکە بەڵێ بۆ هیواین هاوکارانمان لە هێزە ئەمنیەکان کاتێک لە بازەکانیان تیمەکانی ڕاگەاندن بە شێوەیەکی گشتی دەگەنە لایەن هاوکاری زیاتریان من بێگومان ڕاگەاندنەکاران و ڕۆژنامەنووسانیش هاوشانی تیمەکانی تەندروستی و ناوخۆ لە ئەرکدان بۆ گەیاندنی زانیاریەکان بە هاوڵاتیان چکاوان لە ماڵەکان ماونەتەوە تاکە سەکۆیەک و تاکە وێزگەیەکە بۆیان هەبێ دیمەنەکان و وەروە زانیاریەکان ببینن شاشەکانی تەلەڤیزیۆنن. ئەوە دیمەنی ئێستای شاری سلێمانیە ڕاستەوخۆ لە کەناڵی ئاسمانی پەیامەوە دەگوازرێتەوە دەبینین کە شەقامەکان چۆڵەوە هیچ جوڵەیەکی ئۆتۆمبیل نابینرێت. بەڵێ سپاس بۆ هاوکارانم کە کۆمەڵێک دیمەنی شاری سلێمانی بە شێوەی ڕاستەوخۆ بێمەیان نیشاندا. بەڵێ پێیان خان هاتینەوە لای بەڕێستان دەمەوێت پرسیاری دەوت لێ بکەم پرۆژەی ڕێکخراوی سۆمای چاوان وەکو ئەفۆن پرۆژەی سۆمای چاوان وەکو یەکێک لە پرۆژەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان سێ لقی پێمان بێ گەورەی لە سنتەری شارەکان لە هەولێریش و لە سلێمانیش و لە شار و شارەشەکانی شەیە لە ئەگەری حاڵەتێکە بۆ نمونە هەولێر یاخود سلێمانی خێرێکی زۆری لە بەردەسایە یاخود ئامارێکی زۆر داهاتی لە بەردەسایە لینکتان لە نێوان لقەکانی ترتانە هەیە بۆنمە لێرەوە هاوکاری بنێرن بۆ شارەکانی تریا لە شارەکانی ترەوە بێت بۆ ئێرە یان حەدەسی وا هەبوو پێشتر بەنسبەت ئەوە نەکراوە تا ئێستا چونکە هەر کەسە و لە شاری خۆیان کاری خۆی کردووە پێویستی بەوە نەبووە لە شوێنێکی ترەوە یعنی هاوکاری بکرێت و یان گۆڕینەوەی ئەی لە ئەگەری زیادبوون یا هەر بۆ ڕێکخراوەکەی خۆتان مەسەندەی نێنە لقەکانی تر بەڵێ ئەوە جاری وا هەیە گەر پێویستێک هەبێت کراوە ئێستا بۆ نمونە ساڵانی پێشوە هەڵەبجە پێویستی پێ بووە شتێکمان بۆ ناردووە لێرەوە اینجا ئێمە وەکو بەڵێ سنووری شاری سلێمانی پێنجوێن و هەروەها پیرەمەگرون ئەمانە هەمووی هاوکاری بەڵێ سنووری لقی سلێمانی ئێمە هاوکاریان ئەگەێنین بە تایبەتی لە ڕەمەزانە لە جەژنەکانە کاسی جەژنیان بۆ ئاماداکەین لەگەڵەوەشە هاوکاری پارەشیان هەر ئەکەین چکە ئەوان دوورە دەسترن لە ئێمە لەوانەیە خێرخواز بگاتە لامان بەڵام ئەوان بۆ شێوەیە نییە ئەنجا لە ناو شاری سلێمانیە لەوانەیە دەوڵەمەندی زۆرتر تیابێت لەوەی لە دەرەوەی شار ئەوان زیاتر پێویستیان بە هاوکاریە ئێمە هاوکاریمان کردوون بە هەموو شێوەیەک ئەوەی لە توانامانە بوو بێت گەیاندومانەتە دەستیان جایەوە بۆ بە
ستاف خۆمان چوینیان نردومانە خۆیان ئیشی خۆیان لەسەر ئێوە کۆمەک و هاوکارەکانتان بە چ شازێک کۆ دەکەن ینی ئەو خێرخوازانە کەسانی دیاریکراونیان خودت کەسی کە ئەنی خێرخوازی کە دەتوانێت بێت هاوکاری تاوانی خۆتان دەچن بۆ لایەن کە بۆ هاوکاریە کۆ دەکەنەوە سەرەتا بۆ ئۆناساندنی ئیشەکەمان سەردانی زۆر شوێنمان کردووەکو کۆمپانیاکان خێرخوازەکان دەوڵەمەندەکان بەڵام ئێستا کە بڵێ درێژەی کارەکانیان بینیوین لە 2007 تا ئێستا خێرخواز خۆی پەیوەندیمان پێوەکەیان خۆی هێنێتە شوێنی بنکەی خۆمان ئێمەش دابەشێکین بەسەرانە بەڵام هەر لەگەڵەوەشە ئەبێ بیرخستنەوەیان هەبێت چکە خێرخوازی وایە لەوە چێ بیری نەمێن ئەم هەموو ڕێکخراوە خێرخوازی دروست بووە لەوە چێت نەتوانێت بڵێ ها هاوکارێکە بگەێنتە ئێمە بەڵام لەگەڵەوەشە ئێمە بیریانە خەینەوە و خەڵکن متمانە هەین نەبی لە بینی ڕێکخراوەکی ئێوەدا ئەو خێرخوازانی کە هاوکارەکانان نەگەێنە بەدەستی بەتایبەت لە ئێستادا کە زۆر سپاس بۆ خۆی گەورە متمانەی زۆرمان هەیە چکە گەر متمانەمان نەبوو بێت تا ئێستا درێژەمان بە کارەکانمان نایە ڕۆژێک لە دوای ڕۆژیش مناڵ زیاکە خانەوەندە زیاکە یعنی سەرەتا لە 6 مناڵەوە دەستمان پێ کردووە 6 مناڵ لەکوێ ئێستا نزیکی 500 مناڵ هەر لە شاری سلێمانی ئێمە هاوکاریانەکەین ئەو مناڵانش کە من تەمەنیان کەمە ئەو بڕی پارەیان بۆ دیاری کراوە ئێمە لە هەوڵین ئینشاءڵڵا لە مانگی 4 لە ناوەڕاستی 4 چاوەڕێ ئەم ڕێکردنەوەیە بۆ نمونە ئەگەر هاتو چۆن نەکرێتەوە ئێمە لە ڕێتی مەکانەوە بۆیان نەبینە ماڵەکانەوە هاوکاری پارەش و خواردنیش زۆر باشە مامۆستا بەیان مانگی پیرۆزی ڕەمەزان لە بەردەممانە نزیکەوەکیش دەزانین هەم لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ڕۆحی خێرکردن لای زۆربەی هاوڵاتیان شەوانی زۆر زۆر هەبوو بنوانشی کە حەدی ماوە ناوەندیان هەبێت بیان خۆشە ببەخشن بە هەر نوعێک دیگە و بێگومان دەزانین مانگی پیرۆزی ڕەمەزانیش لەبەرەوەی هاوڵاتیان ڕۆژوو دەبن پیان خۆش هەمیشە سفرەخوانەکانیان بە پێستر و قەرەباڵغتر و هەمن جۆر بێت لە ئێستەوە کە زۆریشی نەماوە پرۆژەیەکی دیاریکراوتان هەیە یەکسەر ئامادەکاری بکەن بۆەوەی پرۆژەی سۆمای چاوان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هاوکاریەکان بگەێنێتە ینی تایبەت بێ بە ڕەمەزان بەڵێ ئێمە هەموو ساڵی ئەوەمان کردووە پێشوەخت بەیاننامان بڵاوکرێتەوە یا خۆت داوای خێر و خێرات بۆ مناڵی بێ باوکیتر لە بە هەز ڕێگایەک بێ جاریوا بۆ لە ڕێی ڕاگەاندنەکانەوە ڕادوێ بێ یاخود لە ڕێی فەیسبوک و پەیجی خۆمانەوە داوامان کردووە هاتون بەدەمانەوە ئێمە داوایان لەکەین کە مانگی ڕەمەزان بە تایبەتی ئەم ساڵ زۆر جیاوازە لە ساڵانی پێشووتر یانەوە تا ئێستا وەکوایە مانگی ڕەمەزان بێ خەڵک خێر و خێراتی زۆر زۆرەکە بۆچی چونکە خەڵک پێویستێتی یعنی لە ماڵەوە دانیشتووە چاوەڕی دەستی دراوسەکەیەتی ئەگەر تۆ وەکو خێرخواز هەستی بەم کارە لای خۆی گەورە زۆر زۆر گەورەیە بەڕاستی بە تایبەتیش خەڵکی خۆمان هەر چاوەڕی ڕەمەزانە بەڵام ڕەمەزان منەڵێم ئێستا زۆر زۆر زەڕورترە ئەو لەوێترە لە حاڵەتی تەواریترە چونکە بەڕاستی خەڵکێکی زۆر پێویستێکی زۆر زۆری هەیە ئێمە خۆمان کاتینە ئەو ماڵانە کە خواردنەکەمان بۆ بردووە سوێن و قورئانی خواردو توێتی 1.5 بە زەیتمانە بۆ لەگەڵ کیلۆی پەتاتە یعنی بەس ئەوەمان خواردووە تۆزە زەیتمان کرێتە مانجەڵێکە و پەتاتەکەمان تێکرێت دەرخواردی مناڵەکەمانیاوە یعنی ئەوە لەکوێ و لەگەڵ یەکێکی ترا کە خوانەی بڕێ سێژەمە خواردنی باشەخوا منەڵێم ئەگەر خێرخواز دەوڵەمەنیش نەبێت بەڵام ئەگەر ویجدانی هەبێت ئەتوانێت لالە بە تایبەتی هەتی و هەژار بکاتەوە من لە گەڕێکیەکان بۆ نمونە لەوە چێ بزانام دراوسێکەکەم پێویستێتی قەیچێکە من چەندێکە خۆم بە ڕوبعێکی لەو خواردنی خۆم بگەێنمە ئەو یعنی ئەگەر هەمومان ئەوە بکەین لە گەڕەکەکانە نەفەقیرەمێنێ نە هەتی و پێویستی بەوەیە کە ئەو نە یارمەتی بدرێیان بکڕوزێتەوە یان داوای لەم و لەو بکات لەبەرەوە ئەنی لەوە چێ من زۆر کەس کە قسەم لەگەڵ پێڵێ وەڵی من ناتوانم ماهانە بۆ منە 50,000 بم بە مناڵێک تۆ 50,000 مەیە 10,000 بە یەکێکی تر 10,000 بە یەکێکی تر ینی بەڕاستی ئەوانە کۆکرێتەوە ئەدرێتە دەستیان من هەموو جارتمە 250 کەم نییە تۆچی سوار پاسەبی ئەگەر 250 پێ بێ 500 پێ نەبێ ناتوانانی سەرکەوی ئەبێ بگەڕێیتەوە لەبەرەوە 250 کەم نییە هەموو جارێ وتومە هەر کەسێ خێرەکە بە پێی توانای خۆی لا يكلف الله نفسا الا وسعها خۆی گەورە تەکلیف لە کەسێ ناکات لە توانایانە بێ ینی ئەوەی کە لە توانای خۆتای ئەو بکە ینی پێویست ناکات تۆ زەخت لە خۆ بکەی ئیلا ئەوێ 100,000 بێ خێرخوازی وامانەیە بە دوان کەفارەتی مناڵێکیان کردێکی 25 ینی زۆر زۆرە ئێستا سوپاس بە خۆی گەورە ئامادەمان کردو ئینشاءالله دوای ئەم ڕێگە پێنەدانە کە کرایەوە
ئەگەینە دەسێن یان ئەوە تا بانیانەکەین یان ئەوە تا بە تیمەکانە بۆیانە نێرینە ماڵ زۆر باشە مامۆستا ئەو پرۆژەی ئێوە لەگەڵ دەستگای خێرخوازی دیکە هەمانگیتان هەیە بۆی هاوکارەکانتان زیاتر بیانی هیچ دەستگای کە هەیە پشگیری تام کاربوونەوە وەکو هاوکاری ئێستا دەستگای بەخشین هاوکاریان کردوین چەند جارێک لە ڕەمەزانانە لە کاتەکانی ترانی پێویستمان بوو بێت هاوکاریان کردوین بەڵام وەکو ئیشکردن چۆنەڵێ هەموو کەس خەمی گیرفانی خۆیەتی هەموو کەس هەوڵەیە بۆ ئەوی کە ئیشی خۆی باشتر بڕوا ئەو بۆ ئەوە دەرخستنیش نییە من ئێستا ئێمە خۆمان بۆ دەرخستن ئەمە ناکەین تەنها نێتمان ڕەزامەندی خۆی گەورێ و بەدەستێنانی متمانی خەڵکی و گەیاندنی خێر و ئەمانەتی خەڵک بە مناڵی بێباوکو و بەو مناڵە کەم دەرامەتانە بەڵامی تر ئەوەیە هەر کەسە و پرۆژەی خۆی ئێمە کۆنتاکتمان لەگەڵ بەخشین و هاوارە هەیەکو ئەو دوو پرۆژە خێرخوازی کە لە ناو کۆمەڵی ئیسلامی و لەگەڵ سۆمای چاوانە کارەکەن بۆ دووبارە نەبوونەوەی خانەوادەیە مناڵ بۆ نمونە ئەمانەوێت زۆرترین مناڵ سوودمەند بێ نامانەوێت مناڵێک لە دوو ڕێکخراو سێ ڕێکخراو هاوکاری بکرێت و بەدەمەوە بچێت بۆچی چونکە مناڵانی زۆر زۆر هەیە ڕۆژانە خەڵکەمرێ باوکەمرێ مناڵە هەتیوەکەوێ ئێمە چەنەها ناومان کۆ کردوەوە ئێستا ئینشاڵڵا لە ڕەمەزانە هەوڵێین کە هاوکاریان بکەین یاخود کافیلیان بۆ پیاوکەین و بینە دەستیان ئەمە من داوا لە خێرخوازانەکەم بە تایبەتی لە مای ڕەمەزانە بەدەم ئەم پرۆژە خێرخوازیانەوە بێن بە تایبەتی سۆمای چاوان کە ئێمە دەستەیە خوشکین ئەم کاراکەین لەوە ئەچێ پیا و کاری خێرخوازی بۆی ئاسانتر بێت لە ئافرەت لەوانەیە بتوانێت زۆر شوێن بچێت لەوانەیە بتوانێت شارە و شار بکات ئەنجا دوای ئەوەش کە هاوکارەکە گاتە دەستی ئەگە خواردن بێ خۆیتوانێت هەڵی کرێ بەڵام ئێمە ئافرەت ینی ئەوانەمان تۆزێ پێویستان بە هاوکاری هەیە زۆر باشە مامۆستابیان پێمان بێ کاتیشمان زۆر نەماوە زۆر بە کورتی پرسیارێک مێ بە دوو وەڵامی بیتەوە ئەگەر خێرۆمەنێک دۆڵۆمەنێک بیەوێت هاوکاریەک بگەێنێ بە پرۆژەی سۆمای چاوان ئەبێت چۆن بیگەێنێت چۆن پەیوەندی بێەوە بک بڵێ کاکە من ئەمەندە خەسەبەتی خۆراکیان پارەم هەیە دەمەوێت بێەوەی بگەێنم و بپێت چاوانەکەش ئەگەر مناڵێک ئێستا پێویستی بە پرۆژەی سۆمای چاوان بێت چۆن بگاتە لایەوە ناو بنووسێت بۆ مەسلەی خێر گەیاندنەکە ئێمە خۆمان بڵێ فەیسبوک و پیجی سۆمای چاوانمان هەیە ڕقم تەلەفۆنی لەسەرە دوو ڕقم تەلەفۆنمان هەیە لە ڕێی ئەو ڕقەمەکان لەبەرنین بەڵێ ڕقم ژمارەی مۆبایلەکانت لەبەرە وەڵاهی یەکێکیانم لەبەرە بەس ئەوی تریان ئەسایە بۆی بۆ فەیسبوکەکە بۆی ڕسمی تر بێ خەڵک بزانێت 1970 ئەوە ڕقەمی ئاسیایە هەلای خۆمانە پەیوەندیمان پێوەکەن بۆ گەیاندنی هاوکاریەکە هەر لە ڕێ ئەوەوە جەدوای ئەوەش ئێمە بنکەمان هەیە کە هەر لە سەسیمەترەکەی ئازادیە خەڵک خۆی ئەهێنێتە ئەوێ بۆمان وە لەگەڵ ئەوەشە لە هەر شوێنێکی تر ئەگەر هاوکاری بکات بڵێ بۆ سۆمای چاوان ئەگاتە دەستمان جاری وا هەبووە نردویان تە بەخشین توانەمەی سۆمای چاوانە بۆیان گەیاندوین بەڵێ ینی ئەوە نییە بڵێ نەتوانن بگاتە لامان لە ڕێی ڕقم تەلەفۆن لە ڕێی فەیسبوک لە ڕێی خەڵکی ترەوە یان منکی ڕەنگە هەر بە هەمان ڕێگاش بڵێ مناڵێک بیەوێ داخلی پرۆژەکەیەوە بێ هەر لە ڕێگەی و ڕقم تەلەفۆن و بنکانەوە پەیوەندیتان پێوەکەن ئەویان بۆ مناڵ بۆ نمونە لەوە چێت تۆ کەسێ بناسی باوکەکە مردووە لە هیچ شوێنی هاوکاری ناکرێت ڕقم تەلەفۆنی منە لایەنی سۆمای چاوان دوو ڕقەمان هەیە تەلەفۆنەکەن ئێمەش ناو معلومات توشتی لێ وەرەگرین و سەردانیەکەین ئێمە ناکرێت یەکسەر وەریگرین و داخلی سیستەمی کاری خۆمانی بکەین بۆ ئەوەی کە ئیشەکەمان زیاتر ئەمانەتێکی قورس و گرانە ناو معلومات وەرەگرین یەک بە یەک سەردانی ماڵەکانەکەین لە ماڵەوە لایەنی بژێوی ئەکۆڵینەوە لە سەر نشینەکان بۆ نە چەند کەسن لەوانەیە هەبێ دوو مناڵی هەبێ پێنجی هەبێ ئەمە جیاوازی هەیە لەبەرەوە ئێمە سەردانی یەک بە یەکی ماڵەکانەکەین فۆرمی تایبەتیان بۆکەین و لە ڕێەوە هاوکاریان بۆ دابینەکەین زۆر سپاس بەیان خان بۆ ئامادەبوونت بە هیوای ئەوەی هەمیشە هەرچەنە بەردەوامن بە هیوای بەردەوام بوون و ئومێدەکەین ئەوانەی کەوا گیرفانیان پڕە بەدەمەوە هاتوونیان هەبێ بۆ ڕێکخراوانەی کەوا متمانەیەکی زۆر باش و وەروە بێتەوە دەستێکی ئەمینن کەوا لە گەیاندنی هاوکاریەکان ئاسپاس بۆ ئامادەبوونی زۆر بەڕێز بەیان محەممەد سەرپەرشتیاری پرۆژەی سۆمای چاوانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە سەر بە کۆمەڵی ئیسلامی کوردستانە سپاس بە ئامادەبوونت بنیانی بەڕێز ناوڕێکمان هەیە و دێنەوە لاتە
وڵازیزان ئێستش دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین ئەو ڕوودا و پێشاتە مێشوانەی مێژویانی کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویانداوە چین پێکەوە بینەری دەبین. پێنجی چواری ساڵی 1930 بەرپابوونی شەڕی ئاوباریک لە نێوان پێشمەرگەکانی کوردستان بە فەرماندەیی شێخ مەحموودی حەفید و سوپای شانشینی عێراقی بە هاوکاری سوپای ئینگلیز و لیڤی ئاشووریەکان لە گوندی ئاوباریکی نزیک کەرکووک. هۆکاری شەڕەکە پەنابردنی خەڵکی شاری سلێمانی و خۆپیشاندەرانی بەردەرکی سەرا و کەسوکاری کوژراوانی 6 ئەیلولی بەردەرکی سەرا بوو بۆ شێخ مەحموودی حەفید بۆ داواکردن و وەرگرتنی مافەکانیان. شێخ مەحموودیش بوویە پێشڕەوی جەماور و توانی تا نزیکی کەرکووک هێزەکانی عێراق دەرپەڕێنێ. شێخ مەحموودی حەفید بە هۆی ئەوەی داوای سەربەخۆیی کوردستانی دەکرد و خۆی بە حکومداری کوردستان دادەنا و ئامادە نەبوو سازش بۆ ئینگلیزیش بکە. بۆیە عێراق و بەریتانیا هەمیشە دژی دەوەستانە و بە بیانووی کردکردنی یەکپارچەی عێراق و هەوڵدان بۆ سەربەخۆیی بەشێکی کوردستان. لە شەڕی ئاوباریکدا بەشێک لە کەسایەتیەکانی شۆڕشی براهیمخانی دەلۆ لە کفری دەبنە بەشدار و پاڵپشتی شەڕەکە لە بەرژەوەندی شێخ مەحموودی حەفیددا. لەوانە محەممەد ڕەشید دەلۆ و کاکە خان ساڵح دەلۆ و چەندانی دیکە. پێنجی چواری ساڵی 1955 وینستۆن چەرچڵی سەرۆک وەزیرانی بەریتانیا دەست لە کارکێشانەوەی خۆی لە پۆستەکەی ڕاگەیاند و ئەو پۆستەی تەسلیم بە ئەنتۆنی ئیدن کرد. وینستۆن چەرچڵ سەرکردەیەکی دیار و ئازە و لێهاتووی بەریتانیا بووە، توانی چەندان سەربەخۆیی بۆ گەلەکەی تۆمار بکات. یەکێک بوو لە سێجەم سەرەکیەکەی جەنگی جیهانی دووەم. پێنجی چواری ساڵی 1970 وە کاردانەوەیەک دژی جەنگی ئێران عێراق حکوومەتی عێراق هەستا بە ڕاگواستنی کوردە فەیلیەکانی بەغدا و حیلە و کووت و عەمارە و شارۆچکەکانی دەوروبەریان بۆ سەرسنوورەکانی ئێران بە تۆمەتیەوەی کە سەر بە ئێرانن و کار بۆ ئێران دەکەن. هەروەها ئەو کوردانەی تری ڕۆژەڵاتیش کە لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر نیشتەجێ بوون هەڕەشەی تەسلیمکردنەوەیانی لێ دەکرد بە ئێران لە کاتێکدا ئەو کوردانە بە تۆمەتی سیاسی لە ئێران هەڵهاتبوون و ئەو کاتە ئێرانیش دەبووە گەورەترین دوژمن بۆیان. بەڵێ دانیار لە ماوەی یەک چەند ڕۆژی پێشوو بابەتێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بوویەوە، ئەویش مردن یاخودگیان لە دەستدان لە ڕوحدەرچوونی کۆمەڵێک باڵندەی کۆچەری زۆر جار لە زمانی کوردی یاخود لە زمانی زۆربەی ناوچەکان بە قاز و قوڵەنگ ناویان دەبن. دیمەنەکە بەڕاستی هەست بزوێن بوو، دڵتەزێن بوو کۆمەڵێک باڵندەی کۆچەری لەم وەرزی بەهارەیە لە یەک جار ژمارەیان ئەوەندەی من ئەگەر هەڵە نەبم لە سەر و 15 بۆ 20 باڵندە مردار بووبوونەوە یاخودگیانیان لە دەستدا بوو. پێمان بێ هاوکارمان ئازاد ئۆمەراوایی کە لە ناوچەی سۆرانەوە ڤیدیۆیەکی بۆ ئامادە کردوین، راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر هۆکاری یاخود چۆنیەتی مردنی ئەو باڵندە کۆچەریانە، با بینەری بین. تیمێکی قایم قامیەتی قەزای چۆمان و ڤێتەرنەری هەولێر هاتوونەتە گوندی چنێران لە بناری چیای مامەڕووتی ناحیەی قەسرێ لە قەزای چۆمان. ئەوان هاتوون بە دوواداچوون بۆ مردنی زیاتر لە 100 قاز و قورینگ بکەن کەوا لە چەند ڕۆژی ڕابردوو لە سنووری گوندەکە مردار بوونەتەوە. تیمی ڤێتەرنەری توێکاری بۆ یەکێک لە قازەکان دەکەن، بەڵام بەهۆی ئەوەی چەند ڕۆژێکە مردووە لە توێکاریەکە هۆکاری مردنیان دیار نییە. بۆیە تیمی ڤێتەرنەری 2 قاز و قورینجی ڕەوانەی تاقیگەی ناوەندی ڤێتەرنەری هەولێر کرد بۆ ئەوەی هۆکاری مردنیان بزانن. لەسەر فەرمانی بەڕێوەبەری ڤێتەرنەری هەولێر و بەیاوەری بەڕێز کاک ئەحمەد قادر قایمقامی قەزای چۆمان سەردانی گوندی چنێرانمان کرد. ئەو شوێنی کە ژمارەیەکی زۆر زیاتر لە 100 پەلەوەری کۆچکردو تێدا مردار بووە. ئێمە پشکنینێکمان توێکاریمان بۆ یەکێک لەو پەلەوەرانەی کە مردووە کردمان، بەڵام لە توێکاریەکە مەشێکی ئەوا دەرنەچوو کە
بتوانین بناغی دەستنیشانکردنی نەخۆشەکەی لەسەر بکەین لەبەرەوە ئەوە نزیکەی 6 ڕۆژە ئەو پەلەوەرە مردون و ئاسەواری نەخۆشەکەی لەسەدا بە شێوەیەک تەواو نەماوە. بۆیە دوو لە پەلەوەرەکان بە شێوەیەکی زانستی هەڵاگرین ئاینێرین لەبۆ بەڕێوەبەرایەتی ڤێتێرنەری هەولێر و تاقیگەی ناوەندی هەرێم کە لە هەولێرە تاوەکو ئەگە لەوێ بتوانێت لەوێ پشکنینی تاقیگەی لەبۆ بکەن دەربارەی ئەگەر بەکتریا یاخود هۆکارێکی بەکتری بێ یاخود ژەهرایە بۆم بێ. قاز و قورینگ یەکێکە لەو باڵندە چێویانەی لە وەرزی ساڵ ناوچە گەرمەکان جێدێڵن و بەرەو کوێستانەکان دەڕۆن و بەشێکیان بە ئاسمانی باڵەکاتیدا کۆز دەکەن. چالاکوانێکی ژینگەیش لە ناوچەکە پێیوا بوو کەوا ئەو قاز و قورینگانە بە دەنجی هەورە تریشقە مردبن. بەڵێ ئەو ماوەی چەند ڕۆژێکە ئەو باڵندانە لێرە مردار بوونێتەوە باڵندەی کۆچەرین کە پێی دەوترێ قاز و قڕنگ ساڵانە لە وەرزی بەهاردا کۆچەکەن بۆ شوێنی بەبەست ئەو بە ئاسمانی ناوچەی باڵەکایەتیدا ئێمەش بینی مەژماری زۆر بەداخەوە کە مردار بوونێتەوە بە پێویستمان زانی بە دوواداچوون کە لانی پەیوەنددار ئاگادار بکەینەوە بۆ ئەوی نزیکەوە بە دوواداچوون بکرێت بە تایبەتی لە ئێستادا کە نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا بڵاوە و هەموو جیهاندا بڵاوە پێمان باش بوو بەرچاوڕوونیەک بکرێت لە بۆ خەڵکیش و بە دوواداچوونێکی جدی بکرێت لێکۆڵینەوە بکرێت چونکە ئەم باڵندانە مەترسی لە ناوچوونیشان لەسەرە لە هەموو جیهاندا. ئەم باڵندانە زیاتر لە منطقی خواروی ناوچەی بڵێن لە جنوبەوە کۆچەکەن لە وەرزی بەهاردا و لە پاییزانیشدا هەرە گەڕێنەوە هەر بە ناوچەی ئاسمانی ناوچەی باڵەکاتیدا. بەڵێ گومانەکری هەورە تریشقە بۆی دەنگی هەورە تریشقەوە چونکە وەک لە نەتیجەی توێکارێکە کە گەشتی وەکو تێکاریی سەرپێیمان کردووە کێشتین ئەو نەتیجەی کە ئەمانە زۆربەی زۆریان هەمویان خوێن لە دەمیان ڕژاوە پێکرێ پەردەیگویان تەقیبیت و نزیف داخلی بوون لە مێشاندا. قاز و قورینگ باڵندەیەکی کۆچەری جوانی خاچ و دەنوک درێژە و کلکێکی کورتی هەیە هێلانەکەی لەسەر زەوی دروست دەکات. خواردنیشی بریتیە لە جیا و مێرو کرم و خشۆکە و ماسی بچووک. ئازادۆمەراوەی تایبەت بە پەیامی ڕۆژ دەڤەری باڵەکایەتی. بەڵێ عزیزان بەداخەوە هەژدە حاڵەتی دیکە لە پارێزگای هەولێر ڕاگەیەنە هیوا دەخوازین زۆر بەزووی سەرجەم توش بووان چاک بوونەوە کۆتایی بەم ڤایرۆسە بێت پێم وابێ هەژدە حاڵەتی هەڵگری ئەو ڤایرۆسن کە ئێستا وەزارەتی تەندروستی ڕایگەیاندووە. وەڵازان ئێستاش دەچینە لای ڤیتیە کە باز لە هونەری بەرگری کەسی دەکات کە هاوکارمان مەعاز هیوا ئامادەی کردەوە پێکەوە بینەری دەبین. من ئارش عەبدوڵقادر لە ڕەبجە تازە دانیشم لە شارە زۆر تقریبا ماوەی 5 ساڵێکە من خەریکی ئەمە بە بەردەوامی بەڵام ئەوەی کە زۆر پراکتیزم تیا کردبێت لە ساڵی 2007 تا ئێستا پراکتیزم تیا کردووە چەند جارە سەردانی ئێرانم کردووە بۆ وەرگرتنی بڕوانامە ترەوە بوو لە ساڵی 2019 بڕوانامەی نێودەوڵەتی بەدەستهێنا سوپاس بۆخوا مەدالیان پێم بووم بە خەوانی بڕوانامە و تاکە کوردم ئێستا لە عێراقا لە هەرمی کوردستانە کە با بڵێن ئەم وەرزشەکەم ئەم دیفاع شەخسیەکەم خۆپاراستن لە شەڕی سەر جادە و شتانە تا کەسیشن لە هەموو عێراقا با بڵێن کە هۆڵم هەبێ و زیاتر ئەم هونەرە پەرم پێدابێت و ڤیدۆشتمانە بێت و کردمان ئەتوانم من وا بڵێم ئەم هونەرە لە پێش هەموو هونەرەکانەوەیە مەبەستم چی لە کیک بۆکسە چی لە موایتایە چی لە تای بۆکسە چی لە کۆنف ئەو هونەرە بەرگەکانی کە ئەمە تۆیسا کە هونەرێکە زانی مەسەڵەن کیک بۆکس خۆم ماوەی 5 ساڵ هەر کیک بۆکسیشم تۆ تووشی ڕوبەڕووبوونەوەیە ئەبی لە دەرەوە پێویست ناکە کە بڕێ سەرگارد و ئەوەی کە لە خاو لە هۆڵ و لە نیزارەتەکانە کرد بەرامبەری تا کەسیش بکەی ئەم هونەری دیفاع شخصیە سێڵ دیفێنسە واد لێکە تۆ چەند نقطەیەکی یعنی زۆفی ئەو کەسە لایە ئەتوانین لێبێ
چی ئەوەی کە بیبوورێنەوە سڕێکەکەی یاخود ئەو چەکە دەماچێت دار هەشتێکە بێ ئەتوانین بەحتیاری لێ وەرگریت ئەم هوەرە ئەگەر خۆت یعنی شخصی خۆت بێت هوەرەکە بکەیت چی ئەم هوەرە بێت چون هوەرەکانی کەش بێ یعنی لە 100% لە هەموو باڵێن ڕفتارە ناشرینەکان لەوەی شەڕ و ئەو شتانە ئەدگەڕێتەوە بەڵام تۆ ئەمە شتێکە بۆ خۆتەیکەیت ئێستا لە ناو کوردی خۆمانەوە باوە ئەڵێن ئەم هوەرەی تۆ کە ئەیکەی ئەم سێڵە دیفێنسە بەس تایبەتە بە کەسانی سەربازی ئەو شتانە نەخێت هیچی وانی تۆ بۆ خۆتەیکەی یعنی چی مەدەنی بی و چی سەربازی بی هەر کەسێک بی تۆ پێویست بەمە هەیە ئەبێت تۆ کەسێکی ئەکادمی بی تۆ کەسێک بیجین چی بۆ ئافرەت چی بۆ پیاوانش ئەبێت تۆ ئەم هوەرە بزانی هیچ بۆ بەرگریکردنێکی لە خۆت لەوانە کە ڕۆژانە ڕوتەیەەکە تۆ بێ یعنی کەسێکی باش بی کامڵ بی سیقە بتمانە بە خۆت هەبێ وەکو ئەوەی کە با بڵێن من تاغە هۆڵ میان تا کەس بم لە هەرێمە چی لە عێراقیش کە ئیحتیمام بە وەرزشە دەم من تا کەسم یعنی لە هۆڵەکانی کە لەوانەیە مدەڕیبێکی بەڕێزە بێ ڤیددیو دو ڤیددیو کردوێ بەس بۆ نمایشی خۆی و تەلەبەکانی داینابیان پۆستێکیان شتێک بەڵام ئەوەی کە ئیحتیمامی زیاتر بەم وەرزشەدا منم تێگەی یعنی هەمویان من زۆر جایش پۆستم کردو لە ئەکاونتنایی خۆم من با بڵێن خاوەنی شەهادەی نێودەوڵەتیم وەجگە لەوە من بتوڵات و نیزالاتی ئەمیارەم بینیوە وەجگە لەوە مەدالیان بەدەستێناوە بە شانازی شێڵم کە تا کوردم ئەم دەستکەوتانم بەدەستێناوە طبعاً سوودی بۆ جەستە هەیە چونکە ئەمیش ئەم وەرزشی ینی وەکو وەرزشەکانی کە پێویستی بە حمایەکی باشەیە پێویستی بە جوڵەیەکی باشەیە ئەو شتانە بەڵام متر زۆرجار ئەو پرسایش لەم نەکرێت ئایا ئەم وەرزشە بەس تەنها قوی ئەوێ یاخود سرعات چەندێ قوی ئەوێ سێ ئەوەنە سرعاتێ بێ تێگەی یعنی بێ سرعات زۆر دەورە بینی ئەبێ سرعەیەکی زۆر باشی هەبێ بۆم وەرزشە وەڵام ناو خەڵکی کوردستانە ینی سا ئەوەی کە ڤیددیۆ و باوەڕێن شتەکانی منی بینی بێ ئەو کار و چالاکانی منی بینی بێ ئیتر پەیوەندیشتم پێوەکەن یعنی ئەڵێن لە پێش هەموو شەڵەن لە چی شوێنێکی کەمەڵم لە شارەزویان هەڵەبجەی تازم کەسەکان تۆزە سار دەبنەوە چونکە زۆربەی عنیوانە کە پەیوەندی بنەوە لە شاری سلێمانی مەسەلەن لە هەولێرن یاخود لە دەربەندی خان یان لە هەڵەبجەی شەهیدن یعنی زۆرم پەیوەندی ببنەوەکەن بەڵام کە تا کەسێک کە یعنی با بڵێن تاکە کەسێک کە پەرەبدا بە مۆرشە بەز منم ئێستا لەخوا بەزیە ئەیبیسمەوە ینی هۆڵەکانێکیش ئەوتانە خەریکن یانی تازە وردەورە دەستی پێکەم بەڵام سوودی نیە چونکە تۆ ئەکاتی ئەم یاری ئەەکەیت ئەبێ پێشتر پراکتیزێکی باشەکرێ ئەبێ دەورەی باشە بینی بێ من یعنی ماوەی چەنێکە دەورە بینم تێگە ئەمیش وەکو یاریەکانی کە کیکبۆکس و تایبۆکس و با بڵێن کۆنفۆشتانە نیزالات و بتوڵات و ئەو شتانە هەیە ئەمجا کەمەربەندی پشتوێنە و شتانە هەیە یعنی ئەمە هەرەوە نییە ئێستا زۆر ڤیدۆم بینیوە یانی تا ئێستا مدەڕی بێ مامۆستاگی بەڕاست کردوێتی جارە دوو جار نمایشی کرۆ بۆ تەلەبەکانی یاخود ڤیدۆی کرۆ بڵاوی کرۆتەوە بەڵام ئەوە ناکا بۆی کە تۆ بڵێ وەڵام سیقم بەخۆمە 100% کە بڕۆم لە هۆڵەکە دەست بڵێ ینی بە تایبەت بۆ ئەم سێڵف دیفێنس بەڵێ لەکوێن من چاوەڕێی ئەوم لێ دانیشتم بەڵێ دابست خۆن پێشە چی برا بەنسبەت ئەوەی کە قوتابی بزانین چەندێکی پێویستە بۆ کاتەکەی هەموو کەسێکەوە دەستی خۆی مەسەن ئێستا تۆ کاتی باشی بۆ تەقانکەیت لە کاتی مەشق و ڕایانەکان یعنی مەسەلەن دوا نەکەویت ئەوەی کە ڕایانانەکەوێت مەشقەکەیت دوا نەکەویت نمونەرە وەڵای پێویستە جارە تۆ مەشقێکی باشکە یعنی چەند جارە ئیمتیحانی خۆی بە یعنی تێستێکی باشی خۆی کە پراکتیس لەسەر هەموو تەکنیکان بکە ئێستا زۆربەی مدربەکانی ئەمڕۆ بەس وازانە لەسەر چەقۆ لەسەر دەماچێت نەخێت هەر ئەو دوانە نییە تێگەی ئەمانە چەکی سارد و گەرم خاڵە لاوازەکانی جسم بۆ ئەوانەی کە ئەبوورێتەوە بۆ ئەوانەی کە سڕێکی بۆ ئەوانەی کە تۆ بزانین لە چی شوێنێکی بێ ئەم کەس جای وای کەسێکی لە تۆ باڵای بەرزەوە هێکەلکردەوە ئەو شتانەیە تێگەی زۆر بیستیمان ئەڵێ بەرگەی زەڵبەیەکی ناگرێت تۆ ئەگەر بێت و نەتوانێت خۆ دەرباسکەی لەم کەسە یعنی نەدەی لە خاڵێکی لاوازی ئەم کەسە بڕوا بکە یعنی بەخراپی ئەشکێتەوە بەسەر تاو کاتە ڕایانەر ئەبێت چی تایبەتمەندێکی هەبێ لە ڕووی وەرزشەوە بۆ هەموو ڕایانەرەکان
لەگەڵ ڕێز و خۆشەویست و حرمەتم بۆ هەرێنیان ڕاهێنەر چی ڕاهێنە بێت چی حەکەم بەڕێزەکان دادوەرە بەڕێزەکان ئەبێ لایانی جەڕاحی دکتۆریان هیچ نەبێ کە خوێنەوار بێیان نەخوێنەوار بێ ئەبێ بەشی خۆی بزانێ چونکە جاری وایە تۆ یاریزانیان لە قاعب تووشی ساڵبێکی مەسەن بە زەڕبێ باڵێن ئەم بەشەی ئەم بەشە ماسوولکانە یاخود چەناکە ئەو شتانەی دەرەچیان زمانی هەڵەگەڕێتەوە یان شانی دەرەچیان سەرپێ یان قاچیان ئەژنێ ئەو شتانەی دەرەچێ بێ هیچ نەبێت تۆ چارەسەرێکی بۆ بکەیت بە تەحەدان زۆربەی زڕایەنەرەکانی ئەمڕۆینی کوردستان هیچ کامیان ئەو ناتوان ئەو بەشە بکات تێگە من خوێندوویشمە زۆر بە شانازی شوێ لێم ڤیدۆشمانەیە کە یعنی لە چەند کاتێکا گەیشتمە فریا یاریزان چی لە زمان هەڵگەڕانەوە بێ چی لە شان دەرچوون بێ ئەوانەی کە ئانیشتوانیان دەرەچێت سپاس بۆ خوا یعنی ئەوەی کە خوێندومە پراکتیزم کردووە لەسەریشی باشم من لەو کێ پاڵپشتی هونەرەی لە کوردستان کەس پاڵپشتی نییە کەس پاڵپشتی ناکە باشە وەکو باسیش من تا کەسم کە ئەم بڕوانامەی بەدەست بێنم تا ئێستا کەس پاڵپشتم نەبووە ئەوەی کە زیاتر منی هەندا بێ لە 2015 تا ئێستا مامۆستا سامانی خۆشەویست سامان سدیق خۆشەویست یعنی تا ئێستا پاڵپشتی من بووە زیاتر ئەو پەرەی بە مندا وەسی بەردەوام بە لەسەری تا ئەگەی بە ئامانج سپاس بۆخوا گەیشتم بۆەوەی کە خۆم ئەمەوێ بەڵام هێشتا هەر مایشمە ئەشمەوێ زیاتر چی بۆ خۆم چی بۆ کوردستان ئیشی باشتریشکەم لە داهاتووتا من ئەمەوێ هونەرە نەک هەر خۆم یاخود لە شارە زوورە با بڵێن ئەم هونەرە بڵاو بێت ئەمەوێ لە سەرتاسەری عێراقە نەک هەر بۆ کوردستان و بۆ شارە زوور نازانم بۆ سلێمانیوانێ ئەمەوێ بۆ سەرتاسەری عێراق ئەم هونەرە چونکە لە هیچ وڵێکە لە هیچ شوێنێکە پەرەی پێ نادرێت تا ئێستا هیچ کەسێ ڕێگری من نەبووە کە بڵێ نابێ هونەرەکەی هیچ کەسێ هیچ لایەنێک هیچ مدەڕی بێک ئەوە نەبێ کە من با بڵێن کاتێ پۆستە شتێکەکەم مەسەرەن پۆستێمان کردووی ئەمە وتمان ئێمە تا کوردین بە شانازی شوێڵێن شانازیشە بۆ کوردستان کە ئەم شادەم بەدەستێنە شاری نێودەوڵەتی مدەڕی بەڕێزی وەها بووە کە ودوێسی نەخێت تۆ تا کورد نیت وتم جوامانە یادووی من وتمان لە سەرتاسەری عێراقە ودوێسی نەخێت تا کورد نیت چونکە کوردمان هەیە لە ڕۆژهەڵات کە ئەم شادە هەبێ من گیانی من خۆم شادەکە باڵم بڕوانامەکەن لە وڵاتی ئێران بەدەستمێناوە خۆی ئەم یاریە پاڵەوانەتی هەیە ئەم یاریە نیزالی وەکو یاریەکانی کەوایە ئیشەڵا بە تەمام یعنی لە ئایندەیەکی زۆر نزیکیشان نەک ئەوەی کە بڵێ دوور بێ ئایندێکی نزیک باڵێ پاڵەوانەتی یەکەمەوە بۆ هونەری بەرگریە هەر کەسی حەزی لێ کرد ئەتوانین ئێمە سەرپەرشتی گەین لە خزمەتیاین و ئەوەشی کە پێویستی بێ ئەتوانین ئێمە لە خزمەتیا بین ئەم ژۆک هونەرەکانی کە هەر مەدالیا و با بڵێن کاس و شتی خۆیە لە خزمەتیان لە کۆتاییدا منی وادارمە و کەسانە کە یانەوێ هونەرەکەن ڕێز و خۆشەویستیان بۆ هەموو مدەڕیبەکان وا هەز ناکەم نەیشم بینیوە تا ئێستا مدەڕیبێکی تیا لە کوردستانە ئەم هونەرەکە بە هیوای ئەوەی کە ئەو گەنجانە خۆیان ڕابێنن یان مدەڕیبە بەڕێزەکان خۆیان ڕابێنن لە یوتیوب بێ لە هەر شتێک بێ ئەم ڤیدۆ ڕاکێشن یاخود سەیری ڤیدۆکانی ئەمەکان ئێمە بە شانازیەوە ئەوەی پێویستی بێ ئێمەکە ئێمە ئەڕۆین بەرەو پێشەوە هەنگاوێ بنێمە چوار هەنگاوی بووەنین لە خزمەتیانە ئەوەی کە بزانی پێیانەکەین دەستخۆشی لە ستافی پەیام نەکەم دەستخۆشتانێکم سپاسی ماندووبوونتانەکەم و بەڵێ عزیزان لە ناوچەی هەڵەبجە بۆ پێی کە ناوچەیەکی سنووریە هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چەندین شوێنکرایە بۆ کەرەنتینەکردنی و هاوڵاتیانی کە لە سنووری ئێرانەوە دەگەڕێنەوە و نزیکەی 285 هاوڵاتی گومان لێکراو لە کەرەنتینەکانەوەمانەوە و تا ئێستاش چل هاوڵاتێک پێم وابێت ماونەتەوە لە کەرەنتینەکاندا سوپاس بەخوا سەرجەمیان هەڵگری ئەو ڤایرۆسە نەبوون بەڵام لە ئێستادا لە پارێزگای هەڵەبجە وەرگرتنی ئەو سەمپڵی چۆنێتی وەرگرتنی ئەو سەمپڵە لە نەخۆشەکان باز دەکەین و بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە زۆر بەڕێز دکتۆر محەممەد سوبحانمان لەگەڵە سەرۆکی سنتەری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە. کاک دکتۆر سڵاو لێبێ گوێ لە دەنگی ئێمەیە. سڵاو لێەوە و لە بینەرانی تەلەڤیزیۆنی پەیامیش ئەم کاتتان باش و بەیانیتان باش. زۆر سپاس. کاک دکتۆر دەمەوێت پرسیاری ئەوە بکەم کە لە پارێزگای هەڵەبجەدا بە چ شێوازێک سەمپڵەکان لە گومان لێکراوەکان وەردەگیرێت؟
شێوازی وەرگرتنەکەی وەکو هەر شێوازێکی تر بە ستاندەرە جیهانیەکان نەکرێ ئەوەی کە ئێمە وەریەگرین دی بنەی زەڵسوابە واتە لە خۆڵی ناولوتی لەگەڵ ناوپۆشی خۆرگی. کاک دکتۆر دەمانەوێت لەو ڕێوشێنانەی کە گرتوتانە بەر بۆ وەرگرتنی سامپڵ و یاخود پشکنینی ئەو هاوڵاتیانە ئێوە وەکو سەرۆکی با بڵێنی سنتەری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس لە پارێزگای هەڵەبجە تەنها پشکنین بۆ ئەو کەسانە دەکەن گومان لێکراون یاخود پلانێکتان هەبوو یاخود هەتان پێشتر هەتان بۆ یاخود بۆ داهاتووەتانە بۆ نمونە بە شێوازێکی پلان بۆ دانە نەڕێژرا و لە بازاڕ یان لە کۆڵانەکان یاخود لە خەڵکی ئاسایی پشکنینی یان سامپڵی ئەو کەسانە کەس وەربگرن و بۆ بینێن بۆ تاقیگە؟ ئێمە بە شێوەی سیستەماتیک سامپڵمان وەرگرتووە سەرەتا بە حکمیەوەی کە ئەو شتانی کە ڤایرۆسەکەی پێگوازینەوە VTM پێڵێن ڤایرۆس ترانسفێر میدیا نسبەکەی بەعام لە تێکڕای کوردستاناکەمە بەس تەنها کەرەنتینەکانمان وەرەگرت. پاشان کە کەیس پێیا بوو ئێمە پۆزتیڤەکان یعنیوانی کە لە قاوش خوێنراون وەرمان گرتوون تێکراوانی کە لە قاوش خوێنراون 35 کەس بوون تا ئێستا نمونیان لێ وەرگیراوە خۆشبەختانە تەنها 18 کەسیان پۆزتیڤ بوون یعنی بڕێکی کەم لەوانەی کە بە گومانی کۆرۆنا داخڵکراون. ئێمە سنتەری کۆندامی هەناسە و چارەسەری کۆرۆنامان هەیە لە هەڵەبجە هەر کەسێک کە داخڵەکرێت لەوێ یان هەر کەسێک کە کێشەی کۆندامی هەناسەی هەبێت لەگەڵ داخڵبوونەکەی لەوێ سکۆرێک هەیە لەلایەن پزیشکە بەڕێزەکانەوە پڕەکرێتەوە لە 0 تا 4 ئەکرێ وەکو ئاوت پێشنگ نەخۆشی دەرەوە عیلاج کرێت لە 4 تا 7 گومانی لەسەردان دێت ڕێکاری تری گیرێتە بەر لە 7 تێپەڕی کرد سکۆرەکەی ئەو کاتە داخڵەکرێت و سوابی لێوەرەگیرێت نمونەی لێوەرەگیرێ بۆ پشکنینی تایبەت. اینجا کۆمەڵی کەسی تریش هەن کە نمونەمان لێوەرگرتوون ئەوانن کە بەرکەوتنیان هەبووە لەگەڵ کەسە پۆزتیڤەکانە کە ژماریان نزیکەینەوە 5 کەسە و کۆمەڵی نمونەی ڕەندەممان وەرگرتووە ینی بە هاکەزایی لە کاشێری سوپەرمارکێتەکان لەگەڵ بەنزیخانەکان خۆشبەختانەوەنە هەمویان نێگەتیڤ بوون. زۆر باشە کاک دکتۆر واتە با بڵێن ئەو حاڵەتانەی کەوای ئێستاکە لە لای ئێوەن چەند حاڵەتن و بارەدۆخی تەندروستیان چۆنە جێگیرە نیشانەکانی کۆرۆنایان زۆر پێوە دیارە یاخود پێویستیان بە هیچ جۆرێک لە حاڵەتی هەناسەدانی دەستکرد هەیە؟ لای ئێمە 18 کەس توشبووی کۆرۆنا هەیە 6یان مناڵن 12یان کەسانی پێگەیشتون تەنها 5 لەوانە چارەسەر وەرەگرن ئەوانی تریان خۆشبەختانە تەنان پێویستیان بە هیچ چارەسەرێک نییە. زۆر باشە کاک دکتۆر ئەوانەشی کە چارەسەر وەرەگرن ینی چارەسەرەکەی نەگەیشتوەتە ڕادەی توندی کێشەکەیان. دەرەنجامی پشکنینەکان هەر لە هەڵەبجە وەردەگیرێت یاخود ئەو پشکنینە دەنرێتە پارێزگای سلێمانی بۆی دەرەنجامەکەی وەربگرنەوە. ئێمە بۆهۆی نەبوونی سنتەری تایبەت بە ڕێڵتایم PCR و نەبوونی ئامێرەکە لە هەڵەبجەیە تا ئێستا هەموو پشکنینەکانمان لە سلێمانی بووە بەڵام خۆشبەختانە ئێستا سنتەرەکە لە تەواوبوونایە هەموو پێداویستەکانی دابین کراوە تەنها شیتەکان و شێوازی ئیشکردنەکەی ماوە کە ئومێد دەکەین لە ماوەی کەمتر لە هەفتەیە کا بکەوێتە سەر پێی خۆی. زۆر باشە لە پارێزگای هەڵەبجە ڕۆژانە چەند سامپڵ وەرەگرن بۆی ئەوانەی کە ئەگەری هەڵگری و ڤایرۆسن دەربکەون؟ ڕۆژەکان ئەگۆڕێن ینی کەوتوتە سەرەوەی کە ئێمە ڕۆژی وا هەیە سەبۆن مونە دوێنێ ناپێرێن نزیکەی 55 سامپڵمان وەرگرتووە بەڵام ڕۆژی واشەیە 5 سامپڵ وەرەگرین. شێوازی کارکردنەکەمان بڕیارەیەات یعنی بۆن و نەکەسی گومان لێکراوە ئایا چەند کەس وجودی هەیە یان سەردانی سنتەری کۆندامی هەناسە و کۆرۆناکەیەکە لای ئێمە یان چەند کەس لە کەرەنتینەکانان پێویستیان بە سامپڵ وەرگرتنە ئەمانە بڕیاریان ئایا چەند کەس بەرکەوتەی توشبۆکانن ئەمانە بڕیارەیە کە ئێمە چەند سامپڵ وەرگری ڕێژێکی دیاریکراو نییە. زۆر باشە کاک تۆ سنتەری با بڵێن کۆندامی هەناسە یاخود ڕوبەڕوونەوەی کۆرۆنا ڤایرۆس خوا نەکردە ئەگەر حەدەسەکان کەمێک زیاد بن سنتەرەکەیەوە توانای لە خۆگرتنی چەند نەخۆشی هەیە واتە چۆن نەخۆ دەتوانێت هەم چارە بکە هەم لە خۆ بگرێت لە کاتێکا کە پێویستیشان بە مەسەلەن هەناسەی سەناعی بێت؟ ئێمە هەر لە سەرتاوە پلانی A و B و سیشمان هەبووە لە پلانی ئەیە
کردنەوەی کۆندامی سنتەری کۆندامی هەناسە و کۆرۆنا بووە بۆی کە هیچ نەخۆشیێبوون نەبێت هەر کەسێک مانگەوازمان کردو لە هەڵەبجە هەر کەسێک کێشەی کۆندامی هەناسی هەبێت باش وایە سەردانی ئەو سنتەری ئەمە بکات لەبەرەوەی خاڵبەندی بۆ ئەکرێت یا بزانرێت کە نمونی لێوەربژیرەیانە ئەکرێ هەر لە پێشوازیەکەەوە چارەسەر وەرگێ بگەڕێتەوە یاخود لە نهۆمی سەرەوە داخل بکرێت کە دوو شێوازی داخلکردنمان هەیە ئەوانی کە گوماناوین و ئەوانی کە پۆزتیڤن قاوشێکمان هەیە بۆ ئەوانی کە گوماناوین کە شوێنی 12 کەسی گوماناوی تیا بێتەوە و قاوشی شوێنی کەسە پۆزتیڤەکانیشمان شوێنی 20 کەسی توشببووی تیا بێتەوە و عینایشمان هەیە کە شوێنی هەش نەخۆشی تیا بێتەوە بەڵام چاودێری چڕەکەمان تەنها سێ ئامێری هەناسی دەستکردمان هەیە کە ئێستا ئامادەیە بۆ کارکردن. کاک دکتۆر ئەو هەژدە با بڵێن هەڵگرەی ڤایرۆسی کۆرۆنا بێگومان بەرکەوتنیان لەگەڵ کۆمەڵە کەسی تر هەبوو بەتابەت یەکدوانێکیان بۆ ئیشەکەیانەوە کەمێک بەرکەوتنیان لەگەڵ کەسانێکی زۆر هەبوو ئەو سەمپڵانەی لەو کەسە بەرکەوتوانە یاخود لەو کەسە گومان لێکراوانەی کەوا بەرکەوتنیان لەگەڵ ئەمانە هەبوو کێسە لە ئێوەن هیچ کامێکیان پۆزتیڤ بوون یان با بڵێن هەڵگری ڤایرۆسەکە بوون لە دوای ئەو حاڵەتی یان ئەوەی کێسا هەیە ئەتوانین بڵێن کۆرۆنا لە هەڵەبجە گەشتوتە کۆڵانەکان یاخود کۆنتترۆل کراوە. ناتوانین بڵین نەگەیشتوتە کۆڵانەکان نەک تەنها لە هەڵەبجە لە سەران سەری کوردستانە کۆرۆنا لە کۆڵانەکان وجودی هەیە لەبەرەوەی ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ناو زۆنێکین ئەگەر سیری وڵاتە دراوسەکانمان بکەین سیری ناوەڕاست و باشووری عێراق بکەی سیرەکەی بەردەوام کۆرۆنا لە تەشەنەکردنایە یعنی ئێمە ناتوانین بڵین نەگەیشتەوە بەتەکید لە هەڵەبجە و لە شارەکانی تری کوردستانیش گەیشتوتە کۆڵانەکان. دکتۆر وەک دەزانی هەڵەبجە سنوورێکی زۆری فراوانی لەگەڵ ئێران هەیە و هەروەها یعنی ئەو حاڵەتەی کۆرۆنا لە هەڵەبجە ئێستا توانی بڵێن جێگەی زۆر دەستخۆشی یعنی ئەگەر ئەم حاڵەتانەی ئێستا لە پارێزگای هەڵەبجە هەبوون ئەگەر زیاتریش بوونایانی چاوەڕان کرا بوو چونکە بێگومان سیستەمی تەندروستی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک هێشتا لە ئاستی پێویست نییە و بە تایبەتیش پارێزگای هەڵەبجە کە سنوورێکی زۆری و هاتوچەوێکی زۆری هاوڵاتی ئێرانی هەیە ڕێنماییت یان با بڵێن بۆ هاوڵاتیان لە کاتێکا کێمە سنوورە فراوانەمان هەیە و خۆشببختانە حەدەسەکان هێشتا کۆنتترۆل کراون مانوبوونی بەڕێستان وەروالەیان پەیوەنددارەکان دیارە ڕێنماییت بۆ هاوڵاتیان لەم قۆناغی ئێستەی کۆرۆنایە ڕەنگە قۆناغی هوشیارکردنەوە تێپەڕی کردبێ ئێستا قۆناغێکی جددیترە لەم قۆناغەیە چی بە هاوڵاتیان دەڵێ؟ لە ئێستا شەهرەڵین پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن لەبەرەوەی ئێمە بەبێ هاوڵاتیان ناتوانین هیچ شتێ بکەین ئەگەرەوەن پابند نەبن ئێمە هەرچەندێ نەخۆشخانەمان زۆر بێت نمونەی وڵاتانی پێشکەوتوی ئەوروپامان هەیە کە هەیە سیستەمی تەندروستیەکەی پلەی 4 و پلەی 6 کە بەجارێ شەداونی کردو بەرگەی لۆدە زۆرەکەی نەگرتووە بێگومان ئەگەر لای ئەمەژە و لۆدە زۆرە هەبێت بە هەمان شێوەی یانی ئەوانی لێت بەڵام ئەوەی کە مایەی دەستخۆشی ئەمە بێ سوپاسی وحدەی داری و لایەنە پەیوەنددارەکانی هەڵەبجە بکەین کە ئێمە زیاتر لە 120 کیلۆمەتر سنوورمان هەیە لەگەڵ ئێران چەند دەواازەیەکی ڕسمی و ناڕسمیمان هەیە چەندین ڕێگەی قاچاقیشمان هەیە ینی ئەمانە بە هەوڵ و ماندووبوونی دەستگا ئەمنیەکان برایانی ئاسایش پۆلیس پاسەوانی سنوور تێکڕایەوانی کە لە کاران لە ئێستەیە تەنانەت کەناڵەکانی ڕاگەیاندن کە ڕۆڵێکی بەرچاویان بینیوە لە وشارکردنەوە ئەمانە هەمووی هاوکار و پاڵپشتمان بوون کە ئێمە بتوانین پێڕابگەین و بتوانین کە دۆخەکە تا ڕادەیەک لە ژێر کۆنتترۆڵا بێت. ئێستادا چاوەڕی چەند سمپڵی پشکنین دەکەن کە بۆتان بگەڕێتەوە لە پارێزگای هەڵەبجە؟ ئێستا چاوەڕی 57 نموناکەین کە لە چاوەڕوانیان بگەڕێنەوە 48یان هی کەرەنتینەکانە. ئەی دوانەکەی تریان هی بەرکەوتوانی با بڵێن کەسانی گومان لێکراوە لەو عفوان لەو ئەوانی کە نۆدانەکەی کە هی ئەوانەیە کە بەڵێ هێو کەسانەیە کە بەرکەوتیان هەبوو لەگەڵ کەسە تووشبەکانە. زۆر باشە. کاکتۆر با بڵێن کەرەنتینەکراوان لە پارێزگای هەڵەبجە بە حکومەوەی ئیتر لە مێژە با بڵێن ئەوانەی کە لە دەرەوەی وڵات گەڕاونەتەوە ماوەی کەرەنتینیان بەشێکیان یانی ئەکۆتاجار کە سنوور گیرا زۆری پێسەرچووە ئەوانەی کێسە لە کەرەنتینەن گومان لێکراوەکانن یاخود کەسی تازە هەبووە لە سەفەر کەڕابێتەوە یاخود بە قاچاق خات بێت یاخود مەسەلەن کەسێک بێت زانیاریان لەسەردا بێواتە هەموو ئەوانەی ئێساکە لە کەرەنتینەکانن بە شێوەیەکی گشتی گومان لێکراوەکانن یاخود کەسی دەروی وڵاتیشی تایە. نا ئەوەی کە ئێمە ئەو کەرەنتینەی کەمانە سێ زۆر کەرەنتینەمان هەیە کەرەنتینەیەکمان هەیە کە کەسانین کە گومانی کۆرۆنایان لێکین لە ناو سنتەری کۆرۆنادا هەڵیانەکەین تا ئەنجامی پشکنیان دەرەچێت
کەسانێکی تری ژەوانن کە سەفەریان کردووەیان سنووری کوردستانیان بەزانەوە ئەوانە لە کەرنتینی هەوراماندا هەڵەکرێن کەرنتینیشی تریشمان هەیە خۆم کەرنتینی پێڵێن ئەمە نظامێکی WHO ئەو کەسانی کە خێزانی بەرکەوتەکانن کە سوکاری نزیک و نزیکی بەرکەوتەکانن لە خانوەکانیان سەرەتا کەرنتینەکرێن تا ئەنجامی پشکنەکانیان نەگەڕێتەوە ئێمە هەڵەبجەمان دابش کردو بۆ 7 زۆنەوە ناو شاری هەڵەبجە لەلایەن تیمەکانمانەوە چاودێری ئەکرێن خورماڵ سێ تیممان هەیە بیارە تیمێک سیروان تیمێک تەواڵەش تیمێکمان هەیە بۆ چاودێریکردنی و کەسانی کە ئەگەر لە خانوەکانیانە کەرنتینە بکرێن ئەمانە تایبەتە بەوانەی کە بەرکەوتیان هەیە لەگەڵ کەسانی پۆزتیڤە هەتا پشکنەکەیان نەگەڕێتەوە پێوتێ کۆنتاکتری سینتیم زۆر باشە دکتۆر لەو توشبوانە تایەتی کە بەم زوانە بگەڕێتەوە ماڵەوە کە تەندروستێکی زۆر باشی هەبێت بەڵێ بڵێ مێ دەکەین کە هەمویان بەزووی بگەڕێنەوە تیاشیا هەیە شەڵا چاوەڕێی هەواڵی خۆشەکەین زۆر باشە دکتۆر گیان کاتمان کەم ماوە پێم خۆشە کۆتا قسەت چ ڕێنمایی بێ چ داواکاری بێ لەلایەنە پەیوەنددارەکان بۆی زیاتر بەدەمی کەتی تەندروستی پارێزگای هەڵەبجەوە بێن بە حکمیەوەی وەکو باست کرد سنوورێکی فراوان هەیە یعنی هەڵەبجە ڕەنگە دەبێت چاوی زیاتری لەسەر بێ خزمەتی زیاتر بکرێت لەبەرەوەی دەیان ئەگەر و حاڵەت هەیە مەسەلەن کەسانی بە غێرە یاسایی و لە قاچاق بێنەوە ناو هەڵەبجەشەی داواکاریتان پەیامتان وەکو سنتەری ڕوبەڕووبوونەوەی باڵێن کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە وەکو پزیشکێک وەکو هاوڵاتیەکی هەڵەبجەی شەیدیش هەم بۆ هاوڵاتیان و هەم بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ هاوڵاتیان داواکارم کە پابەندی ڕێنمایەکان بن چکەوەی کە ئێمە یکین لە بەرژەوەندی هاوڵاتیانە ئێمە ئەوەی کە هەوڵمان ناوە بە کەمترین زیان هاوڵاتیانمان لی دەرباز بن ومێدەوارین کە پابەندی ڕێنمایەکانمان بن لایەنە پەیوەندیدارەکانی ژێمە زۆر سوپاسیانەکەین کە لەگەڵ ئێمە شەونخۆنی کێشن بەردەوامە بن لەگەڵمانە ئومێدەوارم بۆ ئێم ڕێکارانەوەی گیراوەتە بەر کاراسانی بکەن بۆ پزیشکان و کارمەندانی تەندروستیمان کە لە ێشەگریەکانن هاوکاریان بن بەڵێ کە ناچارن کەوانی جراتەکانتون بکەنەوە بەڵام کارمەندان و پزیشکانمان ناچارن کە هەنێک کارمەندمان ئێمە لە هەر کاتێکا بێ ناچارین کە بانجام بکەینەوە ئومێدەوارین کە وەکو پێشووتر کە هاوکارمان بن ێسش بەردەوام هاوکارمان بن بۆ لایەنی باڵاتر ئومێدەوارین کە ئەو پشکانی کە دایانرێت بۆ پارێزگاکان بۆ شوێنەکان ڕەچاوی لە چاوی تەندروستی هەڵەبجە بکەن بەهۆی فراوانی سنووری ئەمە کە یەکێکین لەو شوێنانی کە لە کوردستانە زۆرترین سنوورمان هەیە لەبەرەوە ئومێدەوارین کە لەو بودجەیی کە بۆ ڕوبەرووری کۆرۆنا تەرخانەکرێت ئومێدەوارین کە ڕەچاوی ئەو سنوورە ئەو خاڵە سنووریانە بکەن کە ئێمە هەمانە لەگەڵ ئێرانە ئێمە ناچارین لەبەرەوەی کە لە هەنێک شتەوە کە ئێمە لە سەرتاوە دەستمان پێکردەوە هەڵمانسانەوە سەر پێی خۆی زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد سوبحان سەرپەرشتیاری سنتەری کۆئەندامی هەناسە لە پارێزگای هەڵەبجە و وەروە سنتەری ڕوبەڕوونەوەی کۆرۆنا ڤایرۆسکەوە لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان بوو بەڵێ دانیار پێما بێ بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی پامی ڕۆژ کۆتاهاتن سپاس بۆ هاوکارانم و سپاس بۆ ئەوەی بینەرانیش کە تا ئێستاکە لەگەڵمان بوون بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ